سڵاوتان لێ بدە و کاتتان باش قوتابیانی عزیز لە بابەتی کۆمەڵایەتی لە کۆمەڵایەتی پۆلی هەشت لە بەندی دێم لەوانەی چوارەم لەگەڵتانم کە بابەتی ئەمڕۆوانەی ئەوڕۆمان بابەتی کیشوەرەکانە. باشە ئەمە دەزانین و مامۆستای بابەت لەوانەکاندا ینی بۆی باسکردن کە ئێمە لە جیهاندا خاوەنی حەوت کیشوەرین، ینی حەفت کیشوەرمانەیە کە لە کیشوەری ئاسیا دەست پێ دەکا و لە ئوسترالیا و دواتر گەورەترین کیشوەر و بچووکترین کیشوەر کاگەر پێناسەیەک بۆ کیشوەرەکان بکەین وا پێناسەی دەکەین، دەڵێن پانتاییەکی فراوانی وشکانیە بەبێ ناوبڕ کە سنووری ئاوی لە یەکتریان زیاد دەکاتەوە، بۆیە بەو شێوازە کیشوەرەکان پێناسەکراوە و یان باس کراوە و جیاکاریەکەشیان بە پێی شوێنی جوگرافیە و دابەشبوونیان بە پێی و پانتایە فراوانی داگیریان کردیە هەیە. بۆیە لە وانەی لە بەندی دێم لە وانەی یەکەمدا ئەمە دێین باس لە کیشوەری ئەمریکای باکوور دەکەین. وەکو وتمان ئەمە کیشوەرەکان خاوەنی حەفت کیشوەرین کە باس کرایە لە بابەتەکانی پێشوودا. سێم کیشوەر کیشوەری ئەمریکای باکوورە. باشە سێم کیشوەرە. باش کیشوەری ئەمریکای باکوور ینی ئەمە وەکو ئەوەی کە لە کتێبەکەدا باس کراوە بزانین بە پێی شوێنی جوگرافیە و ژمارەی دانیشتوانی و ئەو قەبارەی کە لە سەرزەوی داگیری کردیا دێین هەر هەمووی یەک بە یەک باز دەکەین. باش کیشوەری ئەمریکای باکوور ئەم کیشوەرە سێم کیشوەرە، لەبەرەوەی ئاگادار بە قوتابی عزیز لە کاتی پرسیاردایە لە کاتی هەڵبژاردندا ئەم ڕیزبەندی کیشوەرانە پرسیاری لێ دروست دەبێ. مەسەلەن یەکەم کیشوەر کە ئاسیا گەورەترین کیشوەرە و دوا بە دوای ڕیزبەندی کیشوەرەکانی دیکەش سێمیان کیشوەری ئەمریکای باکوورە. باش ئەم کیشوەرە سێم کیشوەرە لە ڕووی ڕووبەر لە دوای کیشوەری ئاسیا و ئەفریقا، واتە سێم کیشوەرە لە دوای چێ؟ لە دوای ئاسیا و ئەفریقیا دێ. باشە کە ڕووبەرەکەی 42.2 ملیۆن کیلۆمەتر دووجایە. باشە دەڵێن ئەم کیشوەرە سێم کیشوەرە لە دوای کیشوەری ئاسیا و ئەفریقیا و ڕووبەرەکەی 42.2 کیلۆمەتر دووجایە ڕووبەری ئەم کیشوەرە. و خۆتان دەزانن کیشوەرەکان لە هەر کیشوەرێک چەند وڵاتێک ینی هەیە بوونی هەیە لەو کیشوەرە. یەک لە وڵاتە گەورەکانی کیشوەری ئەمریکای باکوور کەنەدایە. کەنەدا کە گەورەترین وڵاتە لەم کیشوەرەدا. ڕووبەرەکەی چەندە؟ ڕووبەری ئەم وڵاتە بۆ دەڵێن گەورەترین وڵاتە لە کیشوەری ئەمریکای باکوور لەبەرەوەی ڕووبەرەکەی 9.9 ملیۆن کیلۆمەتر دووجایە. باشە بابە ینی لێت تێک نەچی چونکو لە هەموو کیشوەرەکانی دیکە هەم باز لەوە دەکرێت کە ڕووبەری چەندە، هەم باز لە گەورەترین وڵاتی ئەم کیشوەرە دەکرێت و لە نێویشیدا ئەم وڵاتە کە گەورەترین وڵاتی ئەم کیشوەرە دیاریکرایە ڕووبەرەکەی چەندە. باش و بە پلەی دووەم ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، واتە لە دوای کەنەدا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە دووەم گەورەترین وڵاتی کیشوەری ئەمریکای باکووردا دەدرێت کە ڕووبەرەکەی چەندە؟ 9.6 ملیۆن کیلۆمەتر دووجایە. و ئەم کیشوەرە بە تەواوی دەکەوێتە بەشی باکووری گۆی زەوی کە لە چەند لە 23 وڵات پێک دێت. زۆر جار لە بۆشایی یا لە هەڵبژاردن دێتەوە کە دەڵێ ژمارەی ئەو وڵاتانی کە لە کیشوەری ئەمریکای باکووردان چەند وڵاتە. ئەمە دەبێت بزانین کە ژمارەیان 23 وڵاتەوە گەورەترین وڵاتی لەم کیشوەرە وڵاتی کەنەدایە. باشە بابە دواتر دێین بزانین شوێنی جوگرافی و ئەسترۆنۆمی کیشوەری ئەمریکا ئەمریکای باکوور چییە؟ باش شوێنی جوگرافی کیشوەرەکە یاوەتە مەبەستمان لە کیشوەری چییە؟ کیشوەری ئەمریکای باکوورە. دەرێ لە ڕووی جوگرافیا ئەم کیشوەرە لە سێ لاوە بە ئاو دەورە دراوە، واتە ئەم کیشوەرە
لە سێ لاوە بەچێ بە ئاو دەورە دراوە لە باکوور دەبێت بشزانین کەمە زۆر جار باز دەکەین کە دەڵێن لە سێ لاوە بە ئاو دەورە دراوە ئەم کیشوەرە ڕێک بێمە جیاکاریەکی کیشوەری ئەمریکای باکوور بێ لەگەڵ کیشوەرەکانی دیکەدا کە بەسێ ینی لە سێ لا ئاو دەورەی ئەم کیشوەرەی داوە باشە چونکو زۆر لە دەستپێکدا باسم کرد کە گوتمان پێناسەی کیشوەر ڕوبەرێکی فراوانی وشکانیە بەبێ ناوبڕ واتە هیچ ناوبڕێکی تێدا نییە و ناشتوانین ئەوە بڵێن کە برێن هەموو کیشوەرەکان جیاکاریان کیشوەرێک لەگەڵ کیشوەرێکی کە بە دەریا بیا بە زەریا بە ڕوبەرێکی ئاوی جیاکراتەوە نەخێر چکان پێناسە گشتگیر دەبێت بۆ هەموو کیشوەرەکان بەڵام وانە بەشێک لە کیشوەرەکان لەگەڵ کیشوەرێکی تر هەر بە وشکانی جیا دەکرێنەوە بەبێ ناوبڕی ئاوی بەڵام شوێنی جوگرافی کیشوەری ئەمریکای باکوور ئەوەیە کە لە سێ لا بە ئاو دەورە دراوە باشە و لە باکوور زەریای بەستەڵەکی باکوورە باشە لە باکوور دەورە دراوە بەچی بە زەریای بەستەڵەکی باکوور و لە خۆر هەڵات لە بەشی خۆر هەڵاتی زەریای ئەتڵەسیمان هەیە و لە خۆر ئاوا زەریای هێمنمان هەیە کە تەنها لە بەشی باشووری سنووری وشکانیە واتە ئەم کیشوەرە لە بەشی باکوور و لە بەشی ڕۆژهەڵات و لە بەشی خۆر ئاواشی بە ئاو دەورە دراوە تەنها لە بەشە باشوورەکەیتی کە بەچی بە وشکانی دەورە دراوە باشە بابە ئەمە لەسەر بابەتی شوێنی جوگرافی کیشوەرەکە واتەمە بەسمان لە شوێنی کیشوەرەکەیە لەسەر چی لەسەر گۆی زەویدا لەسەر گۆی زەوی کە بە سێ لا وتمان دەورە دراوە باشە بابە و دێن لقی با چکەمە کە باشی بابەتەکەمان بەخۆی شوێنی جوگرافی لەگە ئەسترۆنۆمیەکەیتی ئەو لە ڕووی جگرافیەکەی ئاگادار بە لێت تێک نەچی چکە زۆر جار مامۆستا لەوانەیە بە پرسیار بینێتەوە بڵێ شوێنی جوگرافی ئەمریکای باکوورم لۆ باز بکە یان لۆ بنووسە کە داگەدار بە لێت تێک نەچی لەگەر پێگە ئەسترۆنۆمیەکەی یان شوێنی ئەسترۆنۆمیەکەی باشە تا ئێرە ڕوونەکەوتمان ئەوە شوێنە جوگرافیەکەیتی کە بە سێلا بە ئاو دەورە درابوو باش ئێستا دێنە سەرچی سەر شوێنی ئەسترۆنۆمی بزانین لە ڕووی ئەسترۆنۆمیەوە کیشوەری ئەمریکای باکوور چۆنچۆنیە مەبەست لە ئەسترۆنۆمیش ئاگادار بە بابە لێت تێک نەچی و لە خۆتی قورس مەکە کە باسی ئەسترۆنۆمی کرا واتە باسی هێڵەکانی درێژی و پانی دەکرێت لەسەر چی لەسەر گۆی زەوی واتە شوێنی ئەمریکای باکوور لەسەر پێگە ئەسترۆنۆمیەکەی واتە هێڵەکانی درێژی و بازنەکانی پانی چەند بۆ چەند دەگرێتەوە باشە واتە لێت قورس نەبێ والات زەحمەت نەبێ کە باز مامۆستا باسیەوە بکە بڵێ شوێنی ئەسترۆنۆمی ئەمریکای باکوور شوەیە کیشوەری ئەمریکای باکوور ئاگادار بە مەبەستی لە بازنەکانی پانی و هێڵەکانی درێژیە باش دەرێ لە ڕووی ئەسترۆنۆمیەوە کیشوەری ئەمریکای باکوور دەکەوێتە نێوان هەردوو بازنەی پانی 7.5 تا 83 پلەی باکوور ئەوە لە بەشی باکوور بە خۆتان دەزانن کە گۆی زەوی کە دابەش کراوە لە وەکووتمان لەسەر چوار چیە لەسەر چوار هێڵ مەسەلەن دابەش کراوە مەسەلەن لە باکوور و باشوور خۆرهەڵات و خۆر ئاوا باشە و بازنەکان کە دابەش کراون و بە پێی پێگە ئەسترۆنۆمیەکەی کە باز دەکات دەڵێت لە 8.5 تا 83 پلەی باکوور لە هێڵی یەکسانی ئەمە ئێمە لێرە هێڵەکمان هەیە لە ناوەڕاستی گۆی زەوی پێی دەوترێت هێڵی کەمەرەیان هێڵی یەکسانی ئەمام دابەشکاریە لە ئەسنای ئەوەیە کە کیشوەری ئەمریکای باکوور لە پێگە ئەسترۆنۆمیەکەی لەسەر گۆی زەوی دەکەوێتە کوێ لە بازنەکانی پانی دەکەوێتە چێ گوتمان دەکەوێتە 7.5 تا 83 پلەی باکووری و لە نێوان هێڵی درێژی 10 تا 168 پلەی خۆرئاوا کە هێڵی گرنجە باشە بابە واتە ئەمە
باسکردنی کیشوەری ئەمریکای باکوور بوو لەسەر هەم لەسەر شوێنی جوگرافیا هەم لەسەر پێگە ئەسترۆنۆمیەکە یان شوێنی ئەسترۆنۆمی. وەکو ئەوەی کە لە کتێبەکەدا باس کراوە زۆر جار ئەمە گوێمان لە ئەمریکای ئەنگلۆسەکسۆنی دەبێت، ئەمەش تەنها بۆ بەهێزکردنی زانیاری. ئەمریکای ئەنگلۆسەکسۆنی زاراوەیەکی نوێی بەکارهاتووە لە بری بەشێک لە ئەمریکای باکوور کە لە ڕووی شارستانی و ڕۆشنبیری و ئابووری جیاوازن لەگەڵ بەشەکانی دیکەی ئەمریکا مەبەست لێی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و کەنەدا و دوورگەی گریلاندەواتە ئەو بەشەی کە بە ئەمریکای ئەنگلۆسەکسۆنی ناو دەبردرێت یا زۆر جار بەرگوێمان دەکەوێت ئەو بەشەیە کە لە ڕووی شارستانی و ڕۆشنبیری و ئابووری جیاوازن لەگەڵ لەگەڵ کەنەدا و لەگەڵ وڵاتە یەکگرتووەکانی دیکەی ئەمریکا. باش جا خۆی وەکو ئەوەی کە کتێبەکە لە بەردەستاندا هەیە لە وەکو باسیشمان کرد هەم چالاکی دانراوە بۆ توی قوتابی و لە هەم کۆتایی هەر بە وانەیەکیشدا هەڵسەنگاندن و چەند پرسیارێک دانراوە بۆ تۆی قوتابی. و ئێستا دێین باز لە بەرزی و نرزمی ڕووی زەوی کیشوەری ئەمریکای باکوور دەکەین. کاک قوتابی عەزیز، وەکو کە باسم کرد گوتمان پێگەی ئەسترۆنۆمی باز دەکرێت، دەڵێن مەسەلەن پێگەی ئەسترۆنۆمی وتمان یەکسەر دەبێت بیرمان بەلای هێڵەکانی درێژی و بازنەی پانیدا بڕوە، بەڵام کە لێرەش دێ باز لە بەرزی و نزمی دەکات یەکسەر ئەوەی کە لە دەور و پشتتدا هەیە. خۆت قوتابی کە مەسەلەن دەبینی هەرێمی کوردستان مەسەلەن ئەگە بە نمونە وەرگری دەبینی لە چی پێکاتەوە، لە دەشت، لە دۆڵ، لە بان، لە چیا لەوانە پێکاتەوە ئاتا بەرزی و نزمی. بۆیە کە باسی بەرزی و نزمی هەر کیشوەرێکیش دەکەین مەبەستمان لە چیا و لە دۆڵ و لە دەشت و لە ڕووبەرە بیابانیەکەی دەکەی کە دەبینین پێکاتەوە ئاتا ڕووی ئەو کیشوەرە لەو شتانە پێکاتەوە. باشە بابا ئەوەش بە پێی نەخشەیەک کە دابەشبوونی بەرزی و نزمی سەرڕووی زەوی و بەشە ئاوی و شکانیەکانی کیشوەری ئەمریکای باکوورە. لێرەدا گوتمان بەرزی و نزمی کیشوەرەکە ئەم دیاریدانە لە خۆی دەگرێت کە مەبەست لێی چیاکانە و دەشتەکانە و بانەکانە. پاشە یا زۆر جار مامۆستا پرسیار دێتەوە دەلە بەرزی و نزمی کیشوەری ئەمریکای باکوورم لۆ باز بکە یا لۆ بژمێرە، پێک دێت لە چی؟ لە چیاکان و بانەکان و دەشتەکان و لە دەشتەکانیش دابەش دەبێن بۆ چەند بەشەک وە لە چیاکانیش بە گوێرەی دابەشبوونی زنجیرە چیاکان و لەگەڵ بانەکان. باش ئێستا دێین باز لە چیاکان دەکەین. چیاکان لە کیشوەری ئەمریکای باکوور بە چ شێوازێکە بەرزیەکانی خۆرهەڵات کە ئەپالاشیان دەگرێتەوە و بەرزیەکانی خۆرئاوا کام بەرزانە لە چەند چیاک پێگاتن وەکو چیاکانی برۆکس، ئەلاکسا، ڕۆکی، کاسیکیدیت و سیرانڤیا و سیراما دیرا. دەرە لووتکەی چیای دیناڵی پێشوو بەرزترین لووتکەی لە چیای ئالاسکا لە کیشوەرەکە کە بەرزەکەی دەگاتە 6190 مەتر لە ئاستی ڕووی دەریا. زۆر جار بە بۆشایی یا بە هەڵبژاردن دێتەوە دەڵێت بەرزترین چیا لە کیشوەری ئەمریکای باکوور دەرەی چیای ئالاکسایە کە بەرزەکەی لە ئاستی ڕووی دەریا دەگاتە 6190 مەتر لە ڕووی دەریاوە. باش دوای ئەوە دێین باز لە چ دەکەین؟ باز لە بانەکان دەکەین. بانەکانیش ڕووبەری فراوانیان لە کیشوەرەکە گردوتەوە واتە بەشێکی زۆری کیشوەری ئەمریکای باکوور بانەکانن واتە بانەکان بەشێکی باشیان لەو کیشوەرە داگیر کردیا کە ژمارەیان 6 بانە، لەوانە بانی قەلغانی کەنەدی و بانی ئۆزارک و بانی کۆلۆمبیا و بانی کۆلارادۆ و بانی مەکسیک و بانی لبرادۆر. ئەو 6 بانە لە بانەکانی کیشوەری ئەمریکای باکوورن. زۆر جار بۆیە ئەوە زۆر بە بیرتان دێنمەوە کە مامۆستا زۆر جار لەو شێوازە پرسیارانە دێنێتەوە، بەڵام تۆی قوتابی
دەبێت زۆر بە تەرکیزەوە بابەتەکە بخوێنی بۆی لەگەڵ کیشوەرەکانی تر تێکەڵە ڕوونەدا بۆ هەر شێوازێک بێ ناسینەوە بۆ بابەتەکە بکەی یا بۆ شتەکان بکەی بۆی لە کاتی هاتنەوەی پرسیارەکە تێکەڵە لە مێشکت ڕوو نەدات باشە واتە یەکێکی تر لە بەرزی نزمەکانی کیشوەرەکە بانەکان بوون دوای ئەو دێن باسی دەکەین چێە دەشتەکانە واتە دەشتەکانی ئەم کیشوەرەش دوو جۆرن دەشتە کەناراویەکان وەک دەشتەکانی خۆرهەڵات و باشووری خۆرهەڵاتە و دەشتە لافاوکردەکان کەمەش ناوەکەی بەخۆیەوە لە ڕێی لافاوەکانەوە دروست بوون ئەم دەشتانە لە زەریای جەمسەری باکوور درێژ دەبنەوە تاوەکو کەنداوی مەکسیک باشە بابە و نەخشەی بەرزی و نزمی ڕووی زەوی ئەمریکای باکوور هەڵبواسرێت یعنی بۆی زۆر بە ئاسانی ئەگەر نەخشە کە لە ناو کتێبەکەدا لە بەردەستتدایە لە کاتی باز لە بەرزی و نزمی کیشوەری ئەمریکای باکوور دەکەین ئەگەر نەخشەکەت لە بەردەست بێ زۆر بە ئاسانی هەم دەشتەکان هەم بانەکان و هەم چیاکانت بۆ لە یەکتری پێ جیا دەکرێتەوە و زۆر ئاسانترە بۆ تێگەیشتنی تۆی قوتابی و دوای ئەوە بە گوێرەی ئەو دابەشبوونی پێگەی ئەسترۆنۆمی و شوێنی جوگرافیای بەستەڵەکی ئەفو کیشوەری ئەمریکای باکوور و دێن باز لە ئاوهەوای ئەو کیشوەرەش دەکەین بزانین جیاکاری لە ئاوهەوای ئەو کیشوەرە لەگەڵ کیشوەرەکانی تردا چیە بە خۆتان دەزانن بە گوێرەی دابەشبوونی بەرزی و نزمیەکەی ئاوهەواکەشی دەگۆڕێت بۆیە هەرێمەکانی ئاوها لەم کیشوەرە دابەش دەبن بۆ چەند هەرێمێک واتە لە پاڵ ئەوەی کە وتمان بەرزی و نزمیەکەی چییە ئەم جۆرە هەرێمانەی ئاوهەوا دروست بووینە باشە یەک لەوانە هەرێمی ئاوهەوای جەمسەری کەمە دەکەوێتە بەشی باکووری کیشوەرەکە و هەرێمی ئاوهەوای سارد و شێدار هەرێمی ئاوهەوای مامناوەند و سارد و هەرێمی ئاوهەوای نیمچە خوڵگەیی شێدار کە ئەمانە هەریەکیان دەکەوێتە بەشێکی کیشوەرەکە ئێستا مەسەلەن هەرێمی ئاوهەوای مامناوەندی سار دەکەوێتە خۆرهەڵاتی کیشوەرەکە کە لەوێش کەنەدا هەیە واروەها هەرێمی ئاوهەوای نیمچە خوڵگەیی شێدار ئەمەش دەکەوێتە بازنەی پانی 38 باکوور تا وڵاتی مەکسیکا و هەرێمی ئاوهەوای کیشوەری و هەرێمی ئاوهەوای خۆراوای کیشوەرەکان و هەرێمی ئاوهەوای دەریای ناوەڕاست و کۆتا هەرێمی ئاوهەوای وشک و نیمچە وشکە کامەش دەکەوێتە بەشی خۆراوای کیشوەرەکە بۆیە کە باسی هەر یەک لەو بابەتانە دەکەین لەسەر کیشوەرەکە لەسەر هەر حەوت کیشوەرەکەی دیکە جێبەجێ دەبێت یعنی تۆی قوتابی پێویستە لە کاتی خوێندنی بابەتی کیشوەرەکان یانوانەی کیشوەرەکان زۆر ئاگاداری ئەوە بی لەبەرەوەی لە چۆن لە کیشوەری ئەمریکای باکوور باسی شوێنی جوگرافی ئۆسترۆنۆمی و بەرزی و نزمی دەکات بە هەمان شێوە لە کیشوەرەکانی دیکەش باسی دەکات بۆیە دەبێت وا تەرکیزکەی لە کاتی خوێندنی وەکوتم لێت تێکەڵاو نەبیتن ئەمەش لە کۆتاییدا کیشوەری ئەمریکای باکوور خاوەنی ئەم هەشت هەرێمەی ئاوهەوایە و بە هیوای سەرکەوتن هەر شاد بن